ريبورتاج برنامج وراجور وأما إيش سريشي ميديا لغاية زمان أو بزمان تشجع هذا لو وطنية لو بريمانية كميديا وراجور كيا وكريم كردستان وميديا اجتماعي يعني ميديا اجتماعي هو معناه إيش ميديا كمية كريم كردستان دولة دعمك دولة بودجي ودعمك ودولة تشتري ودولة سياسة زماني وبلان زماني بودا برجة ولكن هم جابلكان شعبوا كنوني راسيكي هم ميديا دفت يكسان دابهم أولاني بروشي سياسية فإن أصلا هذه ويبدأ طوري هاوي في عراقي شبكية العراقية مثلا اندازي جزء هم دولة دعميك وهمش لهواكانيا همو أيون جوازكان عراق لبرشاو بيزمان جوازكاني نو تكاتكان عراق لبرشاو ويوضحهم جامعكان شاگردقتی طور میدیا عراقیبن هم کاندیدی تکاتون تو جوازکان بطاوتی همیان او شانسیان بو رقصینکا لمیدیاکا درکو لهذه كردستان أهم معناه من الميديا الاجتماعية إنك بواقع بعض النبي في أمريكا دروي للسياسة وأن عندك واقع باكرا. يوجد هم يستطيع الشباب زمان كراسكان السكان كمدراء تحدي كلين دوليا كبودكاست في سيريوكيا سلسل بميثودولوجي كبيري أمريكية لغة ذلك نيرزاني للوجود أشتركات كلين دوليا وكاتيجوريزو دوليا لكن لو كان أوصل لنا فانيليا لأصل يسجيو وجام شوي توري يسجيو عن وزاريك أنا هو أصلا وميثودولوجي عربي تبروني لو أصلا السرداني أفهمك الرصيدة زور دنجيا وستاشر زراوة هذه الدراسة عجيبة جدا تقولون برضو سكة بيقولون والدكاترة هو بيتاك مراس بيرمان راس بكون شيء إذا راس هو بناء يعني وقت الدوام محمود وجداني خطوط استقرار سوري والرسولات الدفوع في هم وجداني هم مسلمين يعني في جوازيك وتوفير جدا أن شيء إسلامي هذا باور إسلامي كان كخوي بنيتي بيجيني كأوش أبتي ما مستكاني لخوش ما نكو ما مستك ما مستك في خوازاني ليرة لا رجيت ولا رجيت زمانه وركشوب رئيسنا بو خباتو تيكوشراني زمان دادنه لو أنا ما مستزارة محمد يوجش أواني ك لخباتي نتوي زماني نتوي دا تيكوشان وخباتي يعني دو حکومەتی هەرێم و دەستگار پەیوەندیدارەکان سیاسەتی زمانی و پلانی زمانیان بە ئاراسی چارەسەرکردنی ئاڵنگاریەکان و پاراستن و پێشخستنی زمانی کوردی هەبێت. سێ نوێنەرانی کورد لە بەغدا کار بۆ جێبەجێکردنی مادەی 4 دەستوری هەمیشەیی عێراق بکەن و کێشەکانی زمانی کوردی لە ناوچە دابڕێنراوەکاندا چارەسەر بکەن. 4 حکومەتی هەرێم و دامەزراوە تایبەتمەندیەکان کار بۆ نزیککردنەوەی دیالێکتە جیاوازەکانی کوردی و دروستکردنی پەیوەندی نێوانیان بکەن لەسەر ئاستی هەر 4 پارچەی کوردستان و سیاسەتێکی نەتەوەیی بۆ زمانی کوردی دەستەبەر بکەن و بخەنە پلانیان. 5 حکومەتی هەرێم چیتر کار بە بڕیاری هەژمار نەکردنی زمانی کوردی بۆ کۆلێژە زانستیەکان نەکات. 6 حکومەتی هەرێم هەموو دەستگا تایبەتمەندەکان پابەند بکەن بە مەرجی فێربوونی زمانی کوردی بۆ هەر کەسێکی بیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکات. 7 بە پێویستی دەزانین کە پێشنیاز بکەین بۆ کردنەوەی بەشی وەرگێڕان لە زانکۆکانی کوردستان بە تایبەتیش لەو زانکۆیانی کە باڵێن پەیوەنددارن بە بابەتە زمانیەکان. 8 فراوانکردنی بەشە کوردیەکان لە بەشی زمانی کوردی و بۆ کۆلێژی زمانی کوردی وەکو خۆتان دەزان لە زۆربەی زمانی دایک کۆلێژی بەناو دەکرێتەوە بۆی بتوانرێت فراوان بکرێ و بەشەکانی تری تێدا بکرێتەوە.
دابینکردنی کورسی خوێندن لە بەشی زمانی کوردی زانکۆکانی باشوور بۆ فێرخوازانی بەشەکانی دیکەی کوردستان لە هەر سێ قۆناغی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرە دا هەوڵدان بۆ پاراستن و پێشخستنی گشت زار و شێوەزارەکانی زمانی کوردی 11 هەوڵدان بۆ هەڵگرتنی قەدەغەکردنی زمان لەسەر ئاستی نێودەوڵەتی خۆتان دەزانن قەدەغەکردنی زمان لە بەشەکانی تری پارچەکانی تری کوردستان ئێستا بەکار لەسەر ئاستی نەتەوەیی نێودەوڵەتی هەوڵ بدرێ ئەو قەدەغەکردنە هەڵبژێرێت لە ڕووی یاسایی. دوانزە لەسەر ئاستی نەتەوەی هەوڵدان بۆ دروستکردنی پەیوەندی و هەماهەنگی نێوان دەستگا و ناوەندە زمانیەکان کە کار لەسەر زمانی کوردی دەکەن لە هەموو پارچەکانی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستانیش. بەدەر لە دەسەڵاتی فەرمی و حکومی وەک تێکۆشانێکی کۆمەڵایەتی و ناوخۆیی و نەتەوەیی لە ماڵەکاندا کار بۆ خوێندنی زمانی کوردی بکرێت لەو پارچانەی کە زمانی کوردی تێدا قەدەغێت. دووەڕاستپاردە وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری پێداچوونەوە بە سیاسەتی خۆیاندا بکەن بۆ ڕەوشی زمانی کوردی لە ڕاگەیاندن و پەروەردەدا بۆ بەرەو پێشبردننی زمانی کوردی. دووبارە سوپاس.